بیرکاری پۆلی پێنجەمێ بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 178. لێرە چ نووسرایە؟ هەندێ جار پێویستە خوردکردنەوە بکەی و بکەیت و ژێری کەرتەکان یەک بخەی. لێ دەربکە 2 1 لە 3 کەم 1 و 5 لە 6. هەنگاوی یەکەم 2 1 لە 3 بە بەکارهێنانی 2 شریتی 1 وە شریتی 1 لە 3 بنوێنە. واتە لێرە لێدەرکردنەکە بەهۆی شریتی کەرتەکانە کە ڕەنگە هەموو کەس ئەو شریتەی نەبی وە بەکاری بینی، تەنیا ڕەنگە لە خوێندنگەکان هەبن. ئەمنیش ئەوەی ڕاستی بی ناتوانم لێرە شریتەکان بەکار بینم نیشانی بدەم، دەتوانم دروستیان بکەم، زۆر ئاسانە بە کاغەزی ڕەنگاوڕەنگ، بەڵام شریتەکان نیشان بدەم زۆر ئاسان نییە بۆ پرۆگرامانەی کە بەکاری دەینە. لێرە 2 تەواو هەیە، ئەوە 1 تەواو، ئەوەش 1 تەواو، ئەوە 2 تەواو، پاشان 1 لە 3ش، ئەو شریتەش 1 لە 3. بۆ ئەوەی کردداری لێدەرکردن جێبەجێ بکەی، بیر بکەوە لە بچووکترین ژێرەی هاوبەش بۆ هەردوو کەرتەکان، چونکە 2 کەرتمان هەیە، یەکەچیان ژێرەی 3، ئەوی دی ژێرەی 6، یەکەم شت ژێرەی کەرتەکان دەبی 1 بخەی، کەواتە ژێرەی ئەو کەرتەش پێویستە جارانی 2 بکرێ هەتا ئەویش ببیتە 6، چونکە ژێرەکەی جارانی 2 دەکەم، ناچارم سەرەی کەرتەکەش جارانی 2 کەم، کەرتەکە دەکاتە 2 تەواو و 2 بەش لە 6 بەش. کەرتەکەی دی هەر بەخۆی ژێرەکەی 6ە وەکو خۆی دەنووسرێتەوە. ئێستا کەرتەکان ئەوهایان لێ هات 2 لە 6، 2 و 2 لە 6 1 و 5 لە 6. پاشان چ نووسرایە؟ هەنگاوی سێەم شریتی ژمارە سروشتی 1 بگۆڕە بۆ 6 لە 6. واتە ئەو شریتە ئەوەی ڕاستیبی زۆر باش نەنووسرایە، زۆر باش ڕوون نەکرایتەوە، نووسرایە لێرە شریتی ژمارە، کامە ژمارەتی؟ شریتی ژمارەی سروشتی 1 بگۆڕە بۆ 6 لە 6. یەک لەو یەکانەی تەواون بیان گۆڕین بۆ 6 لە 6. ڕوون نەکرایتەوە لەو کتابەی لەبەرچ بیگۆڕی، چونکە هەموو جار پێویست بە گۆڕین ناکە، بەڵام لێرە پێویست بە گۆڕین دەکا لەبەرچ هەرچەندە زۆریش ئاسان نییە. یەکەم شت ئەمن دەبی تەمەشای ژمارەکانی خۆم بکەم، ئەو ژمارەی ئێرە زۆر گرنگترە لەو ژمارەی ئێرە. بە چ جۆرە گرنگترە؟ بە جۆری ئەوەی کەرتەکە پێویستە هەمیشە گەورەتر بی لەو کەرتە، دەنا لێدەرکردن ناکرێ، وەکو ئەوە ناتانم 2 کەم 4، تەنیا دەبی 4 کەم 2. لێرە 2 کەم 5 نابی، چونکە 2 گچکەی و 5 گەورەیە، کەواتە لەبەر هەندێ ناچارم بچم لێرە ئەو دووەی بکەمە 1 کۆیەک، 1 لە یەکەکان بگۆڕم بیکەمە 6 لە 6. ئەوە لەوانەی ڕابردووش باسم کرد بە دوور و درێژی ئەو گۆڕانکاریە یان ئەو خوردکردنەوەیە کووە. لێرە ئەو هایان کردێ 1 لە یەکەکان مایتەوە، ئەوەتە لێرە یەکەکەی دی ئەو یەکە بووە بە 6 لە 6، ئەوە 6 لە 6. بەخۆشم هەر 2 لە 6م هەبوو، کاتە ئەوەش 2 لە 6ەکە، کاتە کەرتەکە ئەو کەرتە گۆڕا، ئەو کەرتە گۆڕیمان کردمانە چ؟ کردمانە 1 تەواو و 6 لە 6 لەگەڵ 2 لە 6ش هەر بە خۆمان هەمام، وەکو ئەوەی وایە 1 تەواو و 8 بەش لە 6 بەش. ئەگەر بژمێریم ئێستا ئێرە 8 بەشە، 1 2 3 4 5 6 7 8. لە کاتی خوردکردنەوە 1 تەواو ئەو 6 لە 6 بەدەست هات.
ئەوجا ئێستا وەکو دەبینین 8 بەش لە 6 بەش یەکی تەواو. ئەوجا ئێستا ئاسانە 8 دا بە 6 گەورەترە لە 5 دا بە 6 دەتوانم لێ دەرکردنەکە ئەنجام بدەم. 1 کەم 1 دەکا 0 هیچ نانووسم لێرە، هیچ پێویست ناکە بنووسم. یەکسەر دێمە لای کەرتەکان 8 5 لێ بڕوە 3 تەواو 6 هەر بەخۆی 6 هەمیشە هەمان ژێرە دەنووسرێتەوە. ئەوجا تەمەشای 3 لە 6 دەکەم 3 لە 6 کورتکردنەوە هەیە چونکە کۆڵکەی هاوبەش هەیە. سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم. ژمارەکە کەرتەکە دەبیتە نیو، واتە لێ دەرکردنەکە جیاوازیەکە یەکسانە بە نیو. ڕەنگە زۆر ئاسان نەبی خورتکردنەوە، بەڵام ئەوە ڕێگەیەکە لە ڕێگەیەکان ئەوەی ڕاستیبی هەمیشە ڕێیەکی دیش هەیە کە هیچ پێویست بە خورتکردنەوە ناکە، بەڵام لێرە خورتکردنەوە بەکارهاتیە. ئەمنیش ڕوونم کردەوە، هیوادارم ڕوونبی، هەرچەندە لەو کتێبەی ڕوونیان نەکردیتەوە لەبەرچ خورتکردنەوە دەکرێت. ڕێ دووەمیش بەکاربینم لێرە، ئەگەر هەست بکەی ئەو ڕێ ئاسانە دەتوانێت جار بەجار ئەو ڕێش بەکاربێت. ئێستا لێرە ڕوونی دەکەم. ڕێی دووەم چییە؟ بێ ئەوەی خورتکردنەوە شریتی کەرتەکان بەکاربین. تەمەشای ژمارەکەی خۆم دەکەم 2 1 لە 3 یەکسەر دەیکەمە کەرتەکی ئاسایی. ئەوە ژمارەی کەرتدارە. کو دەیکەمە کەرتی ئاسایی 3 جاران 2 یەکسانە بە 6 کۆ ئەو یەکە یەکسانە بە 7 دابەشی هەمان 3 کاتە ژمارەکە کەرتەکە دەبیتە 7 دابەش 3. کەرتەکەی دیش چا دەکەم 6 جاران 1 6 6 و 5 یەکسانە بە 11 لە 6 11 لە 6. ئەوجا ئێستا بووە 2 کەرت ژێرەکانیان ڕێک دێخم 1 دەکەم، ئەو کەرتەی ئێرە جارانی 2 دەکەم سەرە و ژێرە. کەرتەکە یەکسان دەبی بە چ 2 جاران 7 14 دا بە 6. کەرتەکەی دیش سۆرەکە هەر وەکو خۆی 11 لە 6. ئێستا زۆر زۆر ئاسانە لێ دەرکردنەکە 11 14 11 لێ بڕوا یەکسانە بە 3 لە 6. کورتکردنەوە کۆڵکەی هاوبەش هەیە دەبیتە 1 لە 2 هەمان ئەنجامە، هەمان جیاوازیم بەدەست هات کە 1 لە 2 بوو. ئەوە یەک لە ڕێیەکان. ڕێیەکی تکەش هەیە لۆ ئەوەی ساغی کەمەوە بزانم ڕاستم کردێ یان نا. ئەوە ڕێیەکی دینی ئەوەی ڕاستی بیتەنیا ساغکردنەوەیە. ماڵپەڕێکی بەکاردێنم بۆ لێدەرکردنی ژمارە کەرتدارەکان. کەواتە دەچم ئەو ژمارانەی خۆم لە ماڵپەڕەکەی دەنووسم بزانم ڕاستم کردیە یان نا. 2 1 لە 3 کەم 1 و 5 لە 6. ئەو ماڵپەڕەکەیە ئەوە ئەدرێسەکەیتی ئۆنلاین ئێم سکول. ئەوجە لێرە تەنیا ئەوەی خراپە کە ڕێکلامی زۆرە، هەندێک جار ناتوانم نووسینەکان دیار نابێ. کاتە لێرە چ دەنووسم؟ دەنووسم 2 تەواو و 1 بەش لە 3 بەش. کەم ئێرە دەکەمە کەم، ئەوەش کەم. کەرتەکەی دیم کە هەمبوو چ بوو؟ یەکی تەواو بوو وابزانم 5 بەش لە 6 بەش. ئەوجا ئێستا یەکسانە بە بزانم کەرتەکە ئەو های کردیە. ئەویش هەروە کەرتی یەکەمی 2 جاران 3 6 یەکیش 7 لە 3 وەکو دەبینن کردی 7 لە 3 کەرتەکەی 11 لە 6. ئەوجا 7 لە 3 جارانی 2 دەکەین هەتا ببیتە 6 لە 6. ئەو ڕێکلامە ناهێڵێ. وەکو دەبینین بووە نیو، ئەویش هەر دەکاتە نیو لێرە دەکاتە نیو. کەواتە ڕاستمان چا کردی. ئەگەر لێرەش تەمەشاکەین ئەوەش هەر باشە، دیار دەکاتە چەند.
با دوور و درێژی نیشان دەدا کو کەرتەکان بیرکردنەوەکە کووە، کەواتە دەتوانێت ئەوەی بەکاربیێنی ئێرە هەتا بزانی کە لێدەرکردنەکەت ڕاستە. بگەڕێمەوە لای پرسیارەکە. ئێستا گەیشتمە پرسیاری ساغ بکەوە. کاتێک ژمارەیەکی کەردار لە ژمارەیەکی تر دەردەکەی چۆن دەزانی وەڵامەکەت چیاوە؟ ئێستا ڕوونی دەکەمەوە کە ئەو پرسیارەی چا دەکەم. جیاوازی بە سادەترین شێوە بنووسە و بخەمڵێنە بۆ ساغکردنەوە. پرسیاری ژمارە 2 5 و 3 لە 4 کەم 2 و 1 لە 8. پێش هەموو شتێک ئەمن ژێرە کەرتەکان ڕێک دێخم، یەک دێخم، یەک دەخم وە چیەکیان لێ دەکەم، ئەو چارەی دەکەمە 8 هەتا هەردووچیان ببیتە 8 کاتە چاری جارانی 2 دەکەم. ژمارە تەواوەکە وەکو خۆی دەستکاری ناکرێ، کەرتەکە یەکسان دەبی بە 5 تەواو بە 6 بەش لە 8 بەش. کەرتەکەی دەستکاری ناکەم چونکە بەخۆی کەرتەکی باشە. ئەوجا ئێستا لێدەرکردن ژمارە تەواوەکان 5 2 لێ بڕوا یەکسانە بە 3 تەواو، 6 کەم 1 یەکسانە بە 5 لە 8. ئەوە ئەنجامەکەیە 5 لە 8. هەتا بزانم، بۆ ئەوی بزانم ئایا ئەنجامەکەم ڕاستە ڕاست نییە، خەمڵاندنەکەی دەکەم. 5 و 2 یەکسانە بە 5 2 لێ بڕوا یەکسانە بە 3 کەواتە کەرتەکەی منیش 3 و 5 لە 8 نێزیکە لە 3 کەواتە ڕاستە. بە سادەترین شێوەش نووسرایە چونکە 5 لە 8 هیچ کۆڵکەکی هاوبەشی نییە. ئێستا بۆ ئەوی بزانم کە ئەنجامەکەم ڕاستە چ دەکەم؟ دەچم ئەو جیاوازیە کە بەدەستم هات ئەو سەوزە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو سۆرە دەبی بکاتە ئەو شینە، با بچم زانم ڕاستە یان نا. کەواتە 2 1 لە 8 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 و 5 لە 8 دەبی بکاتە 5 و 6 لە 8. 2 و 3 یەکسانە بە 5 8ش لێرە کردیا هەمان شت، کەواتە ڕاستم کردیا هەڵام نەکردیا. ئەگەر بمەوێ ئێستا لێدەرکردنەکەی بەو ماڵپەڕەی بکەم، ساغیکەمەوە دەچم چ دەنووسم 5 و 3 لە 4 کەم 2 و 1 لە 8. 5 و 3 لە 4 کەم 2 و 1 بەش لە 8 بەش. بزانم ئەوجا ئێستا ئەنجامەکان تەمەشا دەکەین لێرە هەموو یەک بە یەک هەنگاوەکانیان نووسیە، لێرەش نووسرایە بەڵام بە شێوەی دیکە چاچیان کردیا، بەڵام گرنگ ئەوەیە ئەنجامی کۆتایی کردیە 3 تەواو و 5 لە 8 ئەوها نووسرایە 3 تەواو و 5 لە 8 لێرە ئەوها نووسرایە وەکو دەبینە 3 تەواو 5 لە 8 بە شێوەی کرد ژمارەی کەردار وە بە شێوەی ژمارەی دەیش نووسرایە. کەواتە ڕاستمان چاکردبوو. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 3 9 2 1 لە 5 لێ بکەمەوە چونکە کەرتەکان ژێرەکەیان جیاوازە، ژێرەکانیان دەکەمە یەکشت، واتە ئەو ژێرە جارانی 5 دەکەم هەتا ببیتە 10، ئەو ژێرەش جارانی 2 دەکەم هەتا ببیتە 10. هیوادارم دیار بی. ژمارەکە دەبیتە 9 و 5 بەش لە 10 بەش کەرتەکە
ئەو کەرتەش دەبیتە دوو بەش لە دەبەش. ئێستا کەرتە شینەکە و کەرتە سۆرەکەی لێک دەردەکەم. 9 2 لێ بڕوا یەکسانە بە 7. 5 2 لێ بڕوا یەکسانە بە 3 لە 10. ئەگەر بیخەمڵێنم 9 کەم 2 یەکسانە بە 7 ژمارەکەش بووە 7 و 3 لە دەکەواتە ژمارەکی شیاوە. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە ئەو دوو کەرتە سۆر و کەسکەکەی کۆ دەکەمەوە دەبی بکاتە 9 و 5 لە 10. کاتە یەکجار لەو زەحمەتانە نییە. ئەگەر ژێرەی کەرتەکان ڕێک بێخم وەکو یەکبی. پرسیاری ژمارە 4 کەرتەکان زۆر باشن، ژێرەکەیان 9 تەنیا ژمارەکان لێک دەردەکەم. 5 کەم 3 یەکسانە بە 2 تەواو، 7 کەم 1 یەکسانە بە 6 تەواو دابش 9. ئەوجە 6 دابش 9 کورتکردنەوە هەیە، کۆڵکەی هاوبەش هەیە کە 3 کەواتە ژمارەکە دەبیتە 2 بەش لە 3 بەش. چونکە دابەشی 3 دەکەم سەرەی کەرتەکە و ژێرەی کەرتەکە. دابەشی 3. خەمڵاندنەکەش 5 3 لێ بڕوا یەکسانە بە 2 کەرتەکەش بووە نێزیکی 2 بوو. لێرە تەمەشای کەرتەکان دەکەم. ئەو کەرتەی دەکەمە 12 جارانی 2 دەکەم، جارانی 4 دەکەم. 3 تەواو و 8 بەش لە 12 بەش. ئەو کەرتە یەکی تەواو 5 بەش لە 12 بەش. ئێستا لێ دەرکردن 3 یەکی لێ بڕوا یەکسانە بە 2 تەواو، کەرتەکانیش 8 5 لێ بڕوا 3 لە 12. 3 و 12 کۆڵکەی هاوبەش هەیە کە 3 کەواتە ژمارەکە دەبیتە 2 1 بەش لە 4 بەش. 2 1 چارەک. 2 1 چارەک 3 یەکی لێ بڕوا دەکا 2. خەمڵاندنەکەش شیاوە. لێرە زۆر ئاسان بوون ئەو پرسیارانە، وەکو پرسیارەکانی وانەی پێشی ئەوەی نەبوو کە دەبوایە خورتکردنەوەی ئەنجام بدەم. لێرە پێویستی نەکردیە تا ئێستا هیچ خورتکردنەوە، بەڵام ڕەنگە ئێستا پێویست بکە. پرسیاری 6 3 تەواو کەم 1 و 2 لە 5. پێش هەموو شتێک ئەو 3 تەواوی بە ئەو یەکەی لێ دەرکەم بزانم دەکات چەند. 3 یەکی لێ بڕوا بەڵام ناتوانم چونکە ئێرەش دەمینێتەوە، کەواتە لێرە خورتکردنەوە پێویستە. ئەو 3 چ لێ دەکەم؟ دەیکەمە 2 کۆ 1. ئەو یەکەی هەمیشە خورد دەکەمەوەی، تەنیا یەکی خورد دەکەمەوە. دەیکەمە چەند لە چەند؟ ئەو یەکە دەیکەمە 5 لە 5 لۆ دەیکەمە 5 لە 5 چونکە ئەو کەرتەی ئێرە ژێرەکەی 5 ئەمنیش لەبەر هەندێ ئەو یەکەی کە خوردی دەکەمەوە دەیکەمە 5 لە 5 واتە 3 کە ئێستا بووە 2 تەواو 5 لە 5 واتە 3 یەکسانە بە 2 تەواو 5 لە 5. کەواتە لە جیاتی ئەو 3 دەنووسم 2 5 لە 5. ئەو جەلێ 1 و 2 لە 5 لێ دەردەکەم. ئێستا زانیم 3 دەکاتە 2 و 5 لە 5. 3 یەکسانە بە 2 تەواو 5 لە 5 کەم یەکی تەواو 2 لە 5. ئێستا زۆر ئاسانە 2 یەکی لێ بڕوە یەکسانە بە یەکی تەواو، 5 2 لێ بڕوە یەکسانە بە 3 تەواو. ئەو 5 خوارێژ هەمیشە وەکو خۆی دەمێنێتەوە. لە کاتی خەمڵاندنیش 3 یەکی لێ بڕوە یەکسانە بە 2 بەڵام چونکە لێرە ئەو ژمارە لە یەک زیاترە کەواتە ژمارەکە جیاوازیەکە کەمترە تۆزەک لە 2 1 و 3 لە 5. ئەگەر بمەوێ ساغی کەمەوە بزانم ڕاستم کردیان نا ئەو ژمارە ڕەشە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارە شینە دەبی بکاتە ئەو ژمارە سوورە. ئەگەر نا دیسان دەچمە ئەو ماڵپەڕەی دەنووسم 3 کەم 1 و 2 لە 5. 3 تەواو
کەرتم هیچ نییە یەکسەر کەم یەک و کەم دوو یەک و چەند لە 5 بوو 3 لە 5 بووە بزە ئەوها بوو بزانم دەکات چەند یەکسانە بە 1 و 2 لە 5 مایەوە مەشایە چی بکەم زۆر گومانم هەیە 2 لە 5 نەک 3 لە 5 کەواتە ئێرە 2 لە 5 2 دابش 5 ئێستا ئەنجامەکە کردیا 1 و 3 لە 5 وەکو دەبینین لێرەش نووسرایە 1 و 3 لە 5 1 و 3 لە 5 وەکو ژمارەی دەیش نووسرایە دەکا 1 فاریزە 6 هەنگاوەکانیش 1 بە 1 نووسراینە با ڕێگەیەکی دیکە شیکارکرایە کە ئەوە زۆر ئاسانە هەز دەکەم پرسیاری 7 دیسان ژمارە 4م هەیە دەبی خوردی کەمەوە چونکە ژمارەکەی دیکە کەرتی لەگەڵا ئەو چارەی خوورد دەکەمەوە دەیکەمە 3 تەواو لەگەڵ 1 کەش دەکەمە 3 لە 3 چونکە ئێرە ژێرەکەی 3ە کەواتە ژمارەکە دەبیتە 3 تەواو 3 لە 3 3 لە 3 هەر دەکات 4 تەواو ئەوجا 2 تەواو 1 لە 3 لێ دەردەکەم بە ڕەنگەشکە بنووسم 2 تەواو 1 لە 3 ئێستا 3 2 لێ بڕوە یەکسانە بە 1 تەواو ئەو سێش ئەو یەکەی لێ بڕوا یەکسانە بە 2 تەواو لەسەر 3 کەواتە کردیە 1 تەواو 2 بەش لە 3 بەش 4 2 لێ بڕوا گەر بخەمڵێنم دەکاتە 2 بەڵام چونکە ئەو ژمارە لە 2 گەورەترەوە تا ئەنجامەکە دەبیت تۆزێک لە 2 گچکەتر بی لێرەش 1 و 2 لە 3 لە 2 گچکەترە ئەگەر بمەوێ 100% ساغی کەمەوە ئەو ژمارە کەسکە لەگەڵ ئەو ژمارە شینەی کۆ دەکەمەوە دەبی بکاتە ئەو ژمارە سۆرە 3 و 3 لە 3 پرسیاری ژمارە 8 کەرتەکان ژمارە کەردارەکان کەرتەکان ژێرەکەیان جوودایە هەردوو ژێرەکەی دەکەمە 6 جارانی 3 جاران 2 لێرە جێنیە با لەو لایە بنووسم جاران 2 کەرتی سەرەوە بووە 3 تەواو وە 3 بەش لە 6 بەش کەرتی ژێرەوە بووە 1 تەواو 2 بەش لە 6 بەش لێدەرکردن 3 تەواو 1 تەواوی لێ بڕوا یەکسانە بە 2 تەواو ئەوجە 3 سەرا کەم 2 سەرا 1 دا بە 6 ئەو های لێ هات کەرتەکە بووە 2 تەواو 1 بەش لە 6 بەش پرسیاری 9 کەرتەکان ژێرەکەیان ڕێک دێخم تەنیا ئەو کەرتە پێویستی بە ڕێکێ خستنە یەک خستنی ژێرەکان یان بچووکترین چەند جارەی هاوبەش کەرتی سەرەوە بوو بە 6 تەواو 8 بەش لە 12 کەرتی ژێرە بوو بە 2 تەواو 11 بەش لە 12 ئێستا کێشەی گەورەم لۆ پەیدا بوو ئەویش چییە ڕاستە کەرتەکان ژێرەیان یەکە بەڵام 8 چونکە گچکەترە لە 11 هێشتا ناچارم ئەو شەشەی خورد کەمەوە بیکەمە 5 و 12 لە 12 کەواتە شەشەکە دەبیتە 5 تەواو و 12 لە 12 لەبەر چ 12 چونکە کەرتەکانم ژێرەکەیان 12ە 5 تەواو 12 لە 12 هێشتاش دەبی کۆی کەمەوە لەگەڵ 8 لە 12 کەواتە 12 و 8 دەبی کۆکەمەوە 12 و 8 کە کۆ دەکەمەوە یەکسانە بە 20 لە 12 کەواتە ئەو کەرتە یەکسان دەبی بە 5 تەواو و 20 لە 12
پێنجی تەواو 20 لە 12 کەم 2 تەواو دەبوایە بە شینم نووسی بە 5 تەواو 20 لە 12 چ بنووسم 5 تەواو 20 لە 12 چ بنووسم 6 تەواو 8 لە 12 هەمان شتە. لێرەش بووە 2 11 لە 12 ئێستا زۆر ئاسان بوو 5 2 لێ بڕوا یەکسانە بە 3 تەواو 20 11 لێ بڕوا یەکسانە بە 19 9 یەکسانە بە 9 لە 12 9 لە 12 کورتکردنەوە هەیە دابەشی 3 دەکەم ژمارەکە دەبیتە 3 تەواو و 3 بەش لە 4 بەش 3 تەواو 3 بەش لە 4 بەش. ئەو پرسیارە هەتا ڕادەیەک ئاسان نەبوو ئێستا بەڕێشکە چاچی دەکەم هەتا زۆر ئاسان بی خورتکردنەوە پێویست نەبی. کەرتەکە ژمارەی کەردارەکە دەکەمە کەرتەچی ئاسایی زۆر ئاسانە ئەو جەژێرەکەیان ڕێک دێخم. ئێستا چ دەکەم 3 جاران 6 18 کۆ 2 20 دابەش 3 کەرتەکەی خوارێژ ئەویش چا دەکەم 2 جاران 12 یەکسانە بە 24 کۆی دەکەمەوە لەگەڵ 11 یەکسانە بە 35 لە 12. ئێستا ژێرەکانیان ڕێک دێخم کەرتە سۆرەکەی دەستکاری ناکەم تەنیا کەرتە شینەکە ژێرەکەی دەکەمە 12 جارانی چاری دەکەم. کەرتە شینەکە بووە چەند بووە 8 بەش لە 12 کەرتە سۆرەکەش 35 بەش لە 12. ئێستا زۆر ئاسانە تەنیا سەرەی کەرتەکان لێ دەرکردن 8 35 لێ بڕوە 5 لێ بڕوا 5 لێرە دەنووسم و 7 3 لێ بڕوا 4 45 لە 12. ئێستا 45 دابەشی 12 دەکەم بە دوور و درێژی چەند 12 هەیە لە 45 3 هەیە ئەوها بە دوور و درێژ دەتوانم چاچیکەم 45 دابەش 12 3 هەیە 3 جاران 12 3 جاران 2 6 3 جاران 1 3 15 6 لێ بڕوا یەکسانە بە 9 ئەو جا کەواتە 3 تەواو هەیە دەمینێتەوە 9 لە 12 3 تەواو و 9 لە 12 وەکو جاری پێشتر 9 لە 12ش بێگومان کورتکردنەوە هەیە کۆڵکەی هاوبەش هەیە کە 3 کەواتە ژمارەکە دەبیتە 3 تەواو و 1 بەش لە 4 بەش کەواتە 2 ڕێ هەیە لۆ شیکارکردنی ژمارەی کەردار. خورتکردنەوە ڕەنگە لە هەمویان ڕەنگە زۆر ئاسان نەبی و بەڵام دەبی ئەویش هەر بزانین هەتا نەوەک پرسیارێک بێوە داوام لێ بکەن کە ڕێگەی خورتکردنەوە بەکاربین. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 178 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.